سەرانسەری ئەڵمانیا نزیکەی 800,000 کەس نابیستن. نزیکەی 16 ملیۆن کەسیش کێشەی بیستنیان هێوایە، هەندێکیان لە سەدا 60 نابیستن، هەندێکیان لە سەدا 70. واتە کێشەی نابیستی لە ئەڵمانیا کێشەیەکی گەورەیە. بەڵام ئەمە نەبۆتە بەربەست بۆ ئەو کەسانە کە نەتوانن فێری شۆفێری بن و مۆڵەتی شۆفێری وەربگرن. من هاتوومەتە نووسینگەیەکی شۆفێری، ئەم نووسینگەیە کە تایبەت مۆڵەتی هەیە، تایبەت کۆرسیان کردووە بۆ ئەوی بتوانن خەڵکانی نابیست یا خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت فێری شۆفێری بکەن. بەڕێزیە شێفەم ماوەی 23 ساڵە مامۆستایی فێربوونی شۆفێریە و ئەو کۆرسی کردووە خەوتوانم بڵم ئەو توانایی هەیە، ئەو مۆڵەتی پێدراوە لە ئەڵمانیا کە کەسانی نابیست فێری شۆفێری بکە بە زانیاری زیاتر لەو وەربگرین. Herr Schäfer, vielen lieben Dank, dass Sie heute mit uns sind. بەڕێز شێفە زۆر سپاس بۆ ئەم هەفتپێوینە سوپاس کە لەگەڵمان دایت. Guten Tag. باڵێ لە ئەڵمانیا کەسانی نابیست دەتوانن مۆڵەتی شۆفێری وەربگرن. من دەمێت بزانن ئەو مەرجانە چین؟ Autofahren. Was sind die Bedingungen dafür? ئەگەر کەسێکی نابیست لە ئەڵمانیا بخوازێت فێری شۆفێری بێت، دەبێت راپۆرتی تایبەت لەلایەن پزیشکی قورگ و لوت و گوێچکە بهێنێت. دەبێت لە راپۆرتەکەدا بە وردی زانیاریەکان بنووسرێت. ئایا لە سەدا چەند نابیستە و ئایا ئەمەش دەبێتە کێشە بۆ شۆفێری یاخودنا. پێویستە لە راپۆرتەکەدا ئاماژە بە نەبوونی کێشەی هاوسەنگی کرابێت. ئەگەر کێشەی هاوسەنگی نەبێت، ئەوە هیچ کێشەیەک نییە و کەسەکە دەتوانێت فێری شۆفێری ببێت. باشە، کاتێک راپۆرتەکان لە پزیشکەوە بەدەستهێنا دێنە لای بەڕێستان، ئایا زەحمەتە کەسانی نابیست فێری شۆفێری بکەیت؟ لە بەشی پراکتیکیدا هیچ جیاوازیەکی لەگەڵ کەسانی دیکەدا نییە، بەڵام وەک مامۆستا پێویستە بە هەستیاریە و مامەڵە بکەین. بێگومان هەندێک جار ماوەی لێخوڕینی ئۆتۆمبیل درێژ دەبێتەوە. کاتێک حاڵەتێکی لە ناکاو دێتە پێشەوە، ناتوانم لە کاتی لێخوڕیندا بۆی ڕوون بکەمەوە. پێویستە ئۆتۆمبیلەکە بوەستێنم و بە کاغەز وێنەی بۆ بکێشم و تێی بگەێنم، یاخود دەبێت یەکێک لە کارتەکانم بەکار بهێنم. من لە تەمەنی 8 ساڵیدا مۆڵەتی شۆفێریم وەرگرت. مامۆستاکەم هەمیشە دەیگوت دەبێت باش ببینیت و باش ببیستیت. دەبێت نابیستەکان ئامێری بیستن لەگوێ بکەن. Wer schwerhörig ist und nicht völlig gehörlos ist, کاتێک کەسێک لە سەدا 60 نابیستە، دەبێت ئامێری بیستن لەگوێ ببەستێت. ئەمە هاوشێوەی چاویلکە لە یاسادا هاتووە. ئەگەر لە سەدا 100 نابیست بن، پێویستیان بە ئامێر نییە. so komplett gehörlos sind, dann brauchen sie auch keine Geräte tragen. ئایا بۆ نابیستێک زەحمەتە فێری شۆفێری بێت وەک لە کەسێک کە کێشەی نابیستی نییە؟ Nein, das hat نەخێر، هاوشێوەی کەسانی ئاسایی خاوەنی مۆڵەتی شۆفێرین، تەنیا شێوازی فێرکردنیان جیاوازە. کەواتە لە ئەڵمانیا هیچ کێشە نییە بۆ کەسانی نابیست فێری شۆفێری بن. grundsätzlich ja. هیچ کێشەیەک نییە، بەڵکو تەنیا راپۆرتێکی پزیشکی پێویستە. بەڵام بۆ وەرگرتنی مۆڵەتی شۆفێری بەرهەڵگر پێویستە ئەزمموی شۆفێری بۆ ماوەی 3 ساڵ هەبێت. اینجا دەتوانن مۆڵەتی ئۆتۆمبیلی بەرهەڵگر وەربگرن. باشە، تەجروبەی چەند ساڵی ڕاهێنانت بۆ کەسانی نابیست چۆنە؟ Verschiedenste. ئەزممونم تێکەڵە، دەتوانین تاقیکردنەوەی تیۆری بۆ نابیستان هاوشێوەی کەسانی ئاسایی ڕێک بخەین. ئێستا هەموو شتێک بووەتە دیجیتاڵی، بۆیە دەتوانن تاقیکردنەوە تیۆریەکە لە ڕێگەی وەرگێڕی نابیستەوە بکەن. بەڵام تێچوەکەی زۆرە، هەروەها ئەستەمە و کاتێکی زۆری دەوێت. بەڵام زۆربەی نابیستەکان هاوشێوەی کەسانی دیکە توانای خوێندنەوە و نووسینیان لەسەر کۆمپیوتەرەکان هەبوو. وەڵامی پرسیارەکانیان دەدایەوە. گرنگی ئەو کارتانە چین کە بەدەستانەوەیە بۆ فێربوونی شۆفێری؟ ئەم کارتانە لەوانەی یەکەمی فێربوونی شۆفێری پیشانی فێرخوازان دەدەم. بۆ نمونە لەم ڕێگەیەوە گاز، ستۆپ، کلاچی نیشان دەدەم. یەکەم وانە تۆزێک ئەستەمە پێی بڵێم پێ بنێ بە گازدا. تەنیا دەتوانم پیشانی بدەم و هەڵی واسم. بەم شێوەیە دەستم دەخەمە سەر گاز و هەر کاتێک بمەوێت پێی دەڵێم پێی پێدا بنێ. باشە، لە ڕۆژی تاقیکردنەوە دەبێت ئاگاداری چی بن؟ Nein, ich darf nicht sagen, ich muss im Vorfeld auch den TÜV darüber unterrichten, dass ein gehörloser Fahrschüler kommt. Dann schicken die mir für gewöhnlich schon einen Prüfer, der ein bisschen mehr Fingerspitzengefühl besitzt, der ein bisschen ruhiger ist. نابێ لەو ڕۆژەدا هیچ قسەیەک بکەم. پێشتر دەبێت فەرمانگەی هاتوچۆ ئاگادار بکەمەوە کە فێرخوازەکە نابیستە، بۆ ئەوەی مامۆستایەکی ئەزموندار بۆ ڕۆژی تاقیکردنەوەکە بێنن. لەگەڵ مامۆستاکە قسە دەکەم. بۆ نمونە بڵێت بەرەو شاری دۆرتمۆند بڕۆین. ئەوە کارتی دۆرتمۆندی پیشان دەدەم. ئەگەر بڵێت پێچ بکەرەوە، ئەوە کارتی پێچکردنەوەی پیشان دەدەم. هەروەها داوای ستۆپکردن بکات،
کارتی ستۆپی پیشان دەدەم لەمە زیاتر نابێت هیچ بڵێم تەنیا لە ڕێگەی کارتەکانەوە. بەڕێز شێفە زۆر سپاس بۆم چاوپێکەوتنە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان دەخوازم. دەنکە ئاخ. بەڵێ منیشی گەڕم ستودیۆ بەلای ئێوە ئەوە ئەو زانیاریانە بوو کە هێ شێفە بە ئێمەدا ئەو مامۆستای شۆفێری فێربوونی شۆفێری تایبەتە بۆ ئەو کەسانی کە نابیستن وەکو خۆشی ئاماژەی پێدا هیچ کێشەیەک نییە تەنها ئەو توانایی هەیە و ئۆتۆمبیلەکەش وا دروست کراوە کە بتوان ئەو کەسانی نابیستن بەبێ کێشە بتوان لە ئەڵمانیا فێری شۆفێری بن و ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن.